ئەو خۆڵە مڵکیەتی منە کاتێک توێیت ئەدەوێت شتێکت بۆ دروستکەم قەرارمان وایە 20 گرامە تەسلیم بکەم 50 گرامە تەسلیم بکەم تۆ پارەی 50 گرامایی بە من دوایش بە سعری ئەو ڕۆژێکە وەرم گرتووە 50 گرامەکە تەسلیمی تۆەکەم بەڵام ئەو وردەکاریانەی کە لێی ئەوەرێ لێ ئەپژێ لە توانەوە و لە سمارتەکردن و لە بڕینە زۆر جار پارچەی زۆر وردە بەڕادەی بڕبانە ئەم شتانە لێ ئەوەرێ ئەکەوێتەوە لای خۆم حەقدەست وەرئەگرم لە بەرامبەر بەوە خۆڵێکە کۆی دەکەیتەوە لە ساڵەکە دوو جار کۆیەکەیتەوە جارێک دوو جار کۆیەکەینەوە هەر جارێک کە دەیفرۆشیتەوە کەمترین و زۆرترین بڕ چەندی کردووە تقریبا 7 وەرەقەی کردووە 8 وەرەقەی کردووە جاری وا هەبووە لە وەختی ئیشوکار زۆر فەرقەکە کاتێککە ئیشوکار زۆر بێ ئەو شتانە زیاتر ئەبێ بەڕادەمان زیاتر ئەبێ هەڵوەریمان زیاتر ئەبێ ئەم شتانە زیاکە اینجا سعری ڕۆژیش بە گوێرەی ئاڵتونەکەیە جاران ئەو 20 گرامە کە ئەمان کرد بڵێن کە تەسفیەوە کرد لە 6 مانگا لە ساڵێکە 20 گرام خۆڵە هاتەوە بەردەسم کە پاکمە کردەوە کە پاکمە کردەوە 20 گرامەکە هەموو گرامێ 30 دۆلاریە کرد ئێستا گرامێک 100 دۆلارەکە بۆیە کەوا سعرەکە بەرز بووەتەوە بۆ نوعە ئەوەیە سەبەبی ئەوەیە کە لای خەڵک ئەمڕۆ زۆرە زۆرترین چەنەوەکە فرۆشتە 25 گرام 25 وەرەقەم فرۆشتووە 25 وەرەقە بە سعری ئەمڕۆ ئەگەینا جاران 5 وەرەقە و 6 وەرەقەیە کرد 7 وەرەقەیە کرد هەرەونە نرخەکە بەرز بوو نرخەکە بەرز بوو تۆ عالەمیەنەوە بەدەستێ من